کامە کامیرە هەرسێک بەناوی خوای بەخشندە میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانی بێگومان 28 ساڵ تێدەپەڕێت بە ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر لە هەر کارکتەرێکی دیار و کارەی ئەو کاتە بپرسی میکانیزم یاخود ئەو هۆکارانە چی بوون کە ڕاپەڕینی بۆ ئەنجامدرا بێگومان لە سەروی هەمویانەوە زوڵم و زۆرداری حکوومەتی ئەو سابوو بەرامبەر بە هاوڵاتیان دەکرێ یاخود دروستە ئێستا بەراورد بە بارودۆخی ئەو کاتی دەسەڵاتی ڕژێمی بەعز لەگەڵ دەسەڵاتی ئێستا بکەین و چۆن شی بکەینەوە یاخود بە دیوێشی دیکە ئەو ئامانزانەی کە کارکتەرە سیاسیەکانی ئەو کات ڕاپەڕینیان بۆ ئەنجامدا چی بوون ئەو هیوا و ئاواتەی هاونیشتیمانیان لەو کاتدا هەیان بوو ئایا ئێستا هاتوونەتە دی هۆکار چییە کە هەر جارێک ساڵیادی ڕاپەڕین دێتەوە ئێمە دیسان باسی ئەو ئامانزانە دەکەین کە ڕاپەڕینیان بۆ ئەنجامدرایە کە لە نێو دوو کەوانە دەتوانین بڵین وەکو عیبەی لێ هاتووە بەردەوام ئێمە باسی ئامانزەکان دەکەین دوای 28 ساڵ کە دەبواە تەنها دوای تێپەڕینی ساڵێک یان 2 ساڵ ئێمە چووباینە قۆناغێکی دیکە قۆناغی مەدەنی و چەکداری یاخود خەباتی هەردووچی کە تێکەڵ چێژ بوو ئەو کات ڕاپەڕینی پێ ئەنجامدرا لە ئێستادا چۆن بتوانین قۆناغی مەدەنی درێژە پێ بدەین بۆ حکومڕانێکی دروست و تەندروست لە هەرێمی کوردستان میوانی من دوو کارکتەری کارە و کردداری لە نێو ڕاپەڕین بوون زۆر بەڕێز مامۆستا شوان ڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەخێراتن دەکەم مامۆستا سەلاح مەزن ئەندامی جەڤادی گشتی بزنەوەی گۆڕان زۆر بەخێر بێت مامۆستا بە لە جەنابەت دەست پێ بکەم کە ڕەنگە هەر جارێک ئێمە بینەوە ڕاپەڕین ئەو پرسیارە ڕوبڕی ئێوەمانان بکرێتەوە وەک کارکتەری دیار لە نێو ڕاپەڕیندا ئامانجەکان چی بوون کە ڕاپەڕینی لە پێناو ئەنجامدرا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوسا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەتان بە تەئکید ڕاپەڕین لە سۆنگەی ئەوە کە پرۆسەیەکی گەورە و مەزن بوو بێگومان کۆمەڵێک ئامانجیشی هەبوو بە هەمان شێوە کە بەر لە ڕاپەڕین لە ساڵی 60ەکان تا دەگات تا شتاکان کۆمەڵێک ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان هەبووین کە حزبی چەکدابووین بە خوێن بەچە خەباتیان لە پێناوی ڕزگارکردنی کوردستاندا کردووە تا وەک دواوێزگە گەیشتە ڕاپەڕین کە ڕاپەڕینێکی جەماوەری بوو خەڵکی ئەوسا هەرێمی کوردستان لە ڕژێمی دیکتاتۆر و قەمعی داپلۆسێنەری بەغدا ڕاپەڕی بەڵام بە پاڵپشتی هێزی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە پاڵپشت بوو و داینەمۆ بوو ئیدی ئەم ڕاپەڕینە بە تەئکید کۆمەڵێک ئامانجی هەبوون خەڵک و هێزی پێشمەرگەش لە پێناو ئەوە ڕاپەڕینیان ئەنجامدا بوو ئەوەی کۆمەڵێک ئەهداف تحقیقکەن یەک لە هەدەفەکان ڕزگارکردنی کوردستان بوو ڕاپەڕین بۆ ئەوە کرا کە ئەوسا کوردستان بۆقعەیەکی جوگرافی داگیرکراو بوو بۆ ئەوەی ئەو کوردستانە وەکو خاچی هەرێمی کوردستان ئازاد بکرێەوە بگەڕێتەوە بەردەستی کورد خۆی حکومڕانی بکە ئامانجێکی تر دروستکردنی حکوومەتێکی خۆماڵی بوو واتە دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجێکی تر ینی سربەخۆبوونی کوردستان بوو بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان لە داهاتوودا خەڵکێکی سربەخۆبی و خاوەنی حکوومەتێکی خۆی بی و بە هەمان شێوە خەڵکی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین بوو ئەوەی ئازاد بی و بە ئازادی بژی و خۆشگوزەران بی یعنی لە ڕووی ئابووری و ژیان و عیش و نۆشەوە یعنی بە شێوەیەک بژی کە زۆر جیا لە جاران بی بتوانی بە شێوەیەکی چاک بژیتن ئەوانە کۆمەڵێک ئامازبوون و هەروەها هەندی خاڵت باس کرد کە ڕەنگە ئێستا ئێمە لە بارودۆخی ئێستادا هەر یەکێک کە گوێی لە جەنابتە بێگومان تێبینی لەسەر هەمان خاڵ هەیە کە ئێمە ڕاپەڕینمان بۆی ئەنجامدا یعنی قسە لەسەر ئەوە چۆن بکەین ئازادیەکان مافی هاوڵاتی بوون کە ڕەنگە زۆر تێبینی لەسەر بێ بارودۆخی ژیانی هاوڵاتیان بەگشتی لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسی و ئەو بارودۆخانە یعنی ئێستاش هەمان تێبینی ڕەنگە هەبێ فعلا ئەگەر ئێمە ئامانجەکەین سیرکەین ئایا ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینی لە پێناودا کراوە یاخود دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی شۆڕشی کوردستانی لە پێناودا کراوە ئایا ئەو ئامانجانە هاتوونەتی یان نا هەندێک لەو ئامانجانە هاتوونەدی وەکو ئەوەی کە
کوردستان ڕزگار کراوەکو ئەوەی کە هەرێمی کوردستان حکوومەتێکی خۆماڵی هەیە بەڵام هەندێک ئامانجیش تا ئێستا تەواو وەکو پێویست نەهاتوونەدی ئەویش ئەوەیە کە جۆرێک لە ئازادی هەیە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان هێشتا تەواو ئازاد نییە ئازادیەک لەو ڕۆوە بەرامبەر بە وڵاتانی دەرودراوسێ هێشتاش تەواو ئازاد نین بەرامبەر بە بەغدا ئازاد نین بەرامبەر بە دەسەڵاتی هەرێمی کوردستان تەواو ئازاد نین تا ئێستاش خەڵکێک هەیە لەسەر ئینتیمای ینی حزبی و ئایدیۆلۆژی ینی تا ڕادەیەک یاساغ و قەدەغە دەکرێت و چەوسێ درێتەوە لە ڕووی ئابوووریەوەکو گوتمان یەکێک لە ئامانجەکانی شۆڕشەکانی ڕابرد و ڕاپەڕین خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵێ خەڵک دەژی بەڵام خەڵکێکی زۆر بە کولەمەرجی دەژی تا ئێستا تەماشە دەکەین ئەزمەی دارایی هەیە مەسەلەن بڵێن موچە بڕاوی هەیە خەڵک فەسڵ دەکرێت خەڵک تایید ناکرێ خەڵک هاوسەرگیری پێ ناکرێ خەڵک خانووی بۆ ناکرێ هەموو ئەوانە پەیوەستن بە ژیان و گوزارانی خەڵکەوە کە بەڕاستی ژیانی خەڵکێکی زۆر وەکو پێویست نییە بەڵام ژیانی تەبەقەیەک چینێک ینی زۆر لەسەروە دەگەڕێم و خزمەت ماوەستە سلاح دووبارە بەخێوی بێگومان جەناتان کەسێکی دیار بوون لە شاری هەولێر کە لەگەڵ سەرەتایی دەستپێکردنی ڕاپەڕیندا بوون ئێستا ڕەنگە هەمان پرسیار لە جەناویشت بکەم ئەو ئامانجانە چی بوون بە تایبەت ئەوەی مەبەستمە هاوڵاتیان چی هیوا و ئاواتێکیان هەبوو کە بگەنە ژێر دەسەڵاتی خۆماڵی بەڵێگە بە مێژووی کۆن و نوێدا بچینەوە تەماشا دەکەین داگیرکەرانی کوردستان هەر لە دێرزەمانەوە زوڵمینەتەوەی زۆریان لەگەلی کورد کردیە لە هەموو پارچەکانی کوردستان هەر لەو پێناوەدا خەڵک بە شێوەی مەدەنی خۆپیشاندانی کردیە کە داوای چەند داخوازیی کاتی یان ڕۆژانەی خۆی کردی لە خۆپیشاندانانە خۆپیشاندانەکان بەشیشیان خوێناوی بوونە زۆربەی خۆپیشاندانەکان بەشیشیان مەدەنی بوونە مەسەلەن بەڵام گەلی کورد بەوەنەوە سایە لەبەرەوەی داگیرکەر هەمیشە بە شێوەی زەبر و زەنجی توند بابای وەڵامی داخوازی و داوەڕەوەکانی گەلی کوردی داوەتەوە هەمیشە با بڵێن شار و دەشت و شاخی لێ سوتاندونە لێ خاپور کردینە و هەروە کەسێتی نەتەوەی لە هەموو ڕوویەکەوە ڕووی کللتوری لە ڕووی باورین کۆمەڵایەتی هەوڵدا هەری گۆشێنتەوە کەسێتێکی لاواز پیشان بدادن لە بەرامبەرەوە دیارە پێشەنگە سیاسەکان ڕێبەر سیاسەکان یان پاتە سیاسەکانی کوردی بە هەموو باڵەکانیەوە هەوڵیان داوە خۆشیاری نەتەوەی بەرەو ئاستێکی باش بەرن هەرویان داوە یەک ریزی نەتەوەی دروست بکەن لە ئەنجامی ئەوی ریزینەتەوەی بۆیتان ڕوبەڕووی دوژمن ببنەوە لەم پێناوەدا هەم تەماشا دەکەین لە کوردستانی باکوور بگرێت تا کوردستانی ڕۆژهەڵات و باشوور چەندان ڕاپەڕین ئاگلی داغ و دەرسیم و شێخ ڕەزا و شێخ سەعیدی پیران و شۆڕشی مەهاباد و وەنیە بەردەرکی سەرا و با بڵێن شۆڕشی ئەیلول و شۆڕشی نیوە هەموو شۆڕشە نوێیانێکی ئێستاش بەردەوامە ڕاپەڕین هەر هەبووە و بەردەوامیش دەبێت هەتا زوڵم هەبێ ستەم هەبێ سەمی کۆمەڵایەتی بێ هەتا جیاوازی لە نێوان تاکەکان هەبێ ڕاپەڕین بەردەوام دەبێت کەواتە دەتوانین بڵین ئامانجی یەکەم نەهێشتنی ئەو ستەمەیە کە لەسەر هاوڵاتیان هەبوو ئەو نادادیە بوو کە لە نێوان هاوڵاتیاندا هەبوو بەڵام ئەگەر بەراورد بکەم بە ئێستا هەمان پرسیار لە تۆش بکەم کە ڕەنگە هیوا و ئاواتی بەشێکی زۆری خەڵک ئەوە بوو کە بگاتە ژێر دەسەڵاتی خۆماڵی بەحاسێتەوە بڵێ وەکو کاکشوان باسی کرد دیارە ڕاپەڕین بەشێک لە ئامانجەکانی خۆی پێکا هەر ڕاپەڕین خۆی کە دروست بوو ئامانجێکی نەبوو ئاگدارێت چکە لە نکاوڕا دروست بوو و نەبێ پێشتر نەخشەی بۆ بەرنامی بۆ دانرابێ ڕەنگە لە کتوپەر لە چەند ڕۆژێک کۆبوونەوە کرا و دوای پاش کۆبوونەوەکە هێزی پێشمەرگە بە چەند باڵێکەوە بەرەو شاری هەولێر و سلێمانی دوایە برێن زەنجی سەرکەوتنیان بۆ فلان ڕۆژ زەمان دەجێڕین بەم شکلە دەوێت ناتەبایی هەبووە ینی بۆ نمونە تەوقیتی ڕاپەڕین با بڵێن دەبوو عوتی مانگ لە هەموو کوردستان باە بەڵام هەندە شتادە پێشەوە پێنجی مانگ لە بڵێن پێنجی مانگ ڕوویدا لە ڕانیا و شەشی مانگ ئەمە جارش کرد لە هەولێر با بڵێن خۆپیشاندانێکمان کرد بەڵام ئەگە بعد بە هەمووی لە حوتی مانگ باە و سەرکردایەتی سیاسی بەری کوردستانی سەرکردایەتیی تونند و تۆڵ باە ینی لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری لە ڕووی کارژۆریەوە بەری کوردستانی لەمێژ نەبوو دروست بوو دوایە کورد شۆڕشی کورد با بڵێن بەرەی کوردستانی لە ئەنجامی هێرشەکانی ئەمفال و شیمیاباران وەروە لە ئەنجامی مناوەراتی داگیرکەرانی کوردستان بەتایبەتی دەوڵەتی ئێران و عێراق بۆی کە هێزی ئۆپۆزیسیۆنی هەردوولا بگۆڕنەوە بەشێک لە هێزی پێشمەرگە کەم کرانەوە بەشێکیان بۆ ناو شار هێنرانەوە بەشێکیان خۆیان ڕادەستداوە بەشێکیان بۆ دەروی وڵات ناردانی لە ئێران خۆجی خۆیان کردەوە هێزی پێشمەرگە زۆر لاواز بوو کە هاتە خوارێ باوەڕکە کۆمەڵانی خەڵک ئەوەندە ورە و وریان لە ورە و جۆش خۆشیان لە پێشمەرگە وەردەگرت کە پێشمەرگە ڕەمزێکە سمبولێکی نەتەوەیە پشت و پەنایە
لەم کە پێشمەرگە لە کەنار شارەکان هەبووە هێزیشی معنەوی گەورە بووە دەڵام خۆ پاش جەماوەر پێشی پێشمەرگەکەوت هەتا پێشمەرگە گەیشتە ناو شارەکان وەلەو خەڵکی خەباتی ژێرزەمینی و تێکۆشەران و پێشمەرگەی دێرن و شانەی چەکداوان دەوری زۆریان دی دەوانە شەر با بڵێن لە ئەزمموی پێشمەرگاتی و هاتوونە ناو شار بەڵام خەڵک پێشی پێشمەرگەکەوت مەبەستم لە چدایە کە دەڵێم ئامانج نەبووە حتا نەخشە ڕێگایەکە زۆر ڕوونەوە نەخشە ڕێگایکی زۆر مەکوونەوە پێشتری کار بزانە کە ئامانجەکان نەبووە بەڵام هیوا هەبووە لای ئەو خەڵکە ئەنی هیوایەکانی ئەو خەڵکە ئامانجەکانی لەسەر دامەزرا لۆ هیوایەکان کۆنن لە مێژ دێر زمانە کورد داوای دەوڵەتی کوردی دەکە کورد داوا دەکە داجی کرد لە کوردستاندا نەمێنێ کورد داوا دەکە کەرکووک ڕزگار بکرێ پەیتا بەیتا وەکشوانیش باسی کرد ئەم دەستکەوتانە هات نەدی یەکەم حکوومەت دامەزرا پەرلەمان دامەزرێنراونیە بەڵام دوو ڕوو هەیە ئایا مامۆستا دەتوانین بڵێن یعنی ئەوەی کە پلانێکی چۆپمە و داڕێژرا و نووسرا و نەبووە بۆیەش بەشێک لە ئامانجەکان دەتوانین بڵێن نهاتونەتە دی بەڵێ لەبەرەوەی بەرەی کوردستانی وەکو گوتم ئەگەر دامەزراوەیەکی بەهێزی نەتەوەی وایە ئەو کاتی کە دەهات بۆ نێو شارەکان بەڕنامەیەشی دەبوو چۆن دام و دەستگایەکان بپارێزی لە هەندێک ڕۆ باشیشی کرد مەسەلەن دیلەکانی نەکوشت بابلێ هات لە ڕووی ئەمنیەوە کۆنتترۆلی شارەکانی کرد ئەمنیەتی شارەکانی پاراز یەک ڕزی نەتەوەی هەموو لایەنەکان پێکەوە تەبابوون بەس لە هەندە ڕوو کەم کورتی زۆری بەشایەوە نەمانتانی دامەزراوەکانی بەرهمێنان پارێزین نەمانتوانین دامەزراوەکانی خزمەت گوزاری پارێزین ئاو کارەبا هەموو زەرێری پێکەوت گەورەترین مؤسسەی با بڵێن تەسویق ئابووری ئەو کاتی ئۆرزی باک بوو ئۆرزی باک کەوتە بەر دەستی تاڵان وشتووە طبعاً تاڵان دوو زۆری هەبوو زۆرێکی خەڵکێک لە برسان برنج و شکر و برنجی دێنا بە چیلۆ دو شیلۆ بە تەنەکە ڕوانیە بەڵام باوەڕ کە تاڵان کچی هەبوون ئەوانەی کە لە شەڕکوێتەوە فێری تاڵان بوون کە لە دامینی بەعسەوە تو فێری تاڵان بوون بە بەرنامە تاڵانیان دەکرد بە تایبەتی مستەشارەکان جاشەکان بەشێکیان ڕاستە لێت فەنکەکانیان لە ڕژێم کرد بەڵام لەمان کاتی زۆر بە شێوەیەکی ڕێکخرا و مؤسسات و دام دەستگاکانیان تاڵان کرد مەسەن ئەوەی کە خاوەن بەرنامە بوو لە تاڵ بەرنامەی هەبوو لە تاڵان کرد بەتایبەتی ئەوەی هۆشیارتر بوو دەوڵەمەندتر بوو دەهات نەداهات فەردە برنجێ بادەچوو لە دوای دەگەڵ چۆن ژمارەیەک حاسیبە بە ژمارەیەک تەلەڤیزیۆن بە ژمارەیەک ئامرازی باش بە مەبەستم لە چدا بەرەی کوردستانی ئەگەر پتەوتر بە دەیتوانی زیاتر خزمەت بکاتن ئامانجەکانمان زیاتر دەپێکا دەگەڕێمە خزم ماوەستا با بپرسم ئایا خەونی ئەو کاتی هاوڵاتیان و کوردستانیان ئەم جۆرە حکومڕانە بوو لە ئێستادا کە لە هەر دەور و زەمان و ساڵ بە ساڵ ڕەنگە داواکاری خەڵک زۆر زیاتر بێ ئایا مەبەستیان بۆ ئەو جۆرە حکومڕانیە بێتە دی کە ئێمە هەموو خەباتمان کرد لە پێناو حکومڕانی خۆماڵی بەڵێ نەخێر ئەگەر ئێمە خەون مشابهە و تەشبیه بکەین بە مەسەلەی ئامانجەکانمان تا ڕادەیەک باس کرد بە هەمان شێوە گەبرێن خەونی خەڵکی ئەو کات چ بوو واتە ئامانجەکانیان چ بوو طبعاً خەونی خەڵکی ئەو کات ئەوە بوو کە حکوومەتێکی خۆماڵی بەرپا بکە بەڵام بەو شێوەیە بەڕێوەی نەبا نەخێر لە سۆنگەی ئەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش ئیدارەی خەڵکی هەرێمی کوردستان نادا کە تێر و تەژیان کە خەون و خەیاڵەکانیان بەدی بێنی بەڕێوەبرنێکی خراپە بەڕێوەبرنێکی سلبیە لە ئەنجامی ئەو بەڕێوەبرنا نادادگەری هەیە ناشەفافیت هەیە ستەم و بێدادی هەیە فەرق و جیاوازی هەیە تەنانەت چەوسانەوە و مەحڕومکردن و بێبەشکردن هەیە ئەو شێوازە ئیدارەی کە حکوومەت خەڵک بەڕێوە دەبا یا حکوومەت بەڕێوە دەبا بە تاکید ئەوە خەڵکی خەونی خەڵک نەبووە خەڵک لە پێناو ئەوە شۆڕشی لە ڕابردوو نەکردووە و ڕاپەڕینشی لە پێناو ئەوەدا نەکردووە بەڵکو لە پێناو ئەوەدا کردوویەتی کە خاوەن حکوومەتێکی خۆماڵی سربەخۆ بەهێز دادگەر شەفاف خۆشگوزەران بین بەڵام زۆر بەداخەوە تا ئێستا و خەونە و پێویست نهاتووەجێ ڕەنگە ئەو پرسیارە ڕوبەڕووی ئەوەی کار بەدەستە لە وڵاتە بکەوە ئەوەی کە لە حکومدایە پرسیارەکەی ڕوبەڕوو بکەوە ڕەنگە ئەویش کۆمەڵێک پاساویەبی بێ لە ناوچەیەک دەورە دراوین کە لەوە زیاتر حکومڕانی بەو شێوەیەدا ڕابەڕێەوە بەڵێ دروستە ئەویش وەڵام مامۆستا محەممەد طبعاً بە تاکید دائما ئەگەر لە ئینسانێک کە کارێک دەکا متهمە تاوانبارە لەی بەپرسێ و تاوانت بۆ ئەنجامدا مبرر
سای خۆی دەخاتەڕ و بەڵام پاساوەکان لەلایەن شەرعزانان لەلایە یاساناسان یعنی تا چەند ڕەوان ئەوە دەوری خۆی دەبینی بۆ نمونە ئێستا لە بەرپرسە باڵاکانی دەسەڵات بپرسی کۆمەڵێک پاساوت بۆ دەخەنە ڕوو بەڵام پاساوەکان بەو شێوەی نین بۆ لە بەرەوەی لە هەرێمی کوردستان باحث هەن داریس هەن ئەحزاب هەن چاودێر هەن سانسۆر هەن ڕۆژانە ئاگایان لە کۆمەڵێک شتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە مامۆستا محەممەد لە ڕوو سیاسیەوە تەماشە بکەین ینی حزبەکانی هەرێمی کوردستان کاتی خۆی خەونیان بەوە دەدیت تەنانەت پەیوەندیان لەگەر وڵاتێک هەبی تەنانەت کارمەندێک ببینن و هەروەها بەڵام ئێمە هاتین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنجیان بە خەڵک هەڵچنی کاکە ڕیفراندۆم دەکەین بۆ ڕیفراندۆم دەکەین لە پێناو سربەخۆی کە لە ڕیفراندۆم نیوەی خاچی هەرێمی کوردستانمان لەدەستدا و سربەخۆیشمان بەدی نەهات کەچی حەز دەکەم ئەو پەیامەی بگەێنم کەچی تا پێش ڕیفراندۆم کورد حکوومەتێکی یعنی بەعمەلی سربەخۆ بوو بەڵام بە قانون نا یعنی مثلەن کوردستان بە قانون سربەخۆ نەبوو ئەگەرنا بە عملی سربەخۆ بوو مامەڵەی حکوومەتی لەگەڵدا دەکرا ڕۆژانە وەزیرەکان تەنانە سەرۆک وەزیرەکان و سەرۆک دەوڵەتەکان دادنە ئێرە فەرشی سووریان بۆ ڕادەخست بەڵام بە ئەنجامدانی ڕیفراندۆم کۆمەڵێک ئەهداف و ئامانجمان لەدەستدا بەرەو دواوە تا ڕادەیەکی زۆر گەڕاینەوە بنمونە دەمەوێت کۆتایی بەوە بێنم یعنی تەماشە دەکەین ئێستا لە ڕووی سیاسی ڕووی ئەمنی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵیشتەوە لە هیچ شتمان کەم نییە بەس لەوەمان کەمە کە ئیدارەیەکی باش خەڵکی هەرێمی کوردستان بدرێت بۆ نمونە یعنی ئەو داهات و سەروەت و سامانەی لە هەرێمی کوردستان هەیە یعنی زۆر و زەوەندە بەڵام لە ئەنجامی ئەوەی شەفاف نییە و بە دادگەری تەوزیع ناکرێت بەسەر هەموو ئەو کەسانەی کە هاوڵاتین و مامەڵەی هاوڵاتی بوون و یاسایی لەگەڵ خەڵکدا ناکرێت تووشی کۆمەڵێک کێشە و نیگەرانی دەبین بە نمونە مامۆستا محەممەد کیفایەتە یعنی لە مستەوای مەکتەبی سیاسی حزبە دەسەڵاتدارەکان بۆ خۆیان دان بەوە دابنێن کە داهات شەفاف نییە گلەیی دەکرێت نەوت دەدەزرێ نەوت بە تەهریب و تەسریب دەکرێت دەبردێ ئیتر یعنی ئەوە کیفایەتە ئەوە یعنی کە سڵاحش لە دەرێ بوو بەشدار ڕاپەڕین وانێکری باش دەزانی بڕوا بکە ئێستا یعنی ئەو کاتی ئەگە مقارن کە لە گەێستا ئەو کاتی حزبەکان نەخاوەنی هیچ سەروەت و سامان بوون نە ئەفرادەکان نە پێشمەرگە شۆڕشیش کرا ڕاپەڕینیش کرا تەدعیێشدا لەبەرەوەی ئیخلاسیەت هەبوو ئەو شتانە هەبوو ئێستا خەڵک لۆ ڕوحیەتی ئینتیمای قەومی و نەتەوەیی و حزبی و حکومی و هەموو شتەکانی کاڵبۆتۆ نییە لە ئەنجامی ئەوەی ئەو نادادگەریە هەیە یعنی داهاتێکی زۆر هەیە بۆ تەبقەیەکی مەحدودە بەڵام خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان لێ بێبەشە جا خەڵکیش کاغەزی سپی دەخوێنێتەوە چیکە بەوە بڕواناکە کە خەڵک بە پەیامی نەتەوەیی و بە گوتاری نەتەوەی هاندن کاکە ئەوە مەترسی لەسەر هەرێمی کوردستانە و ئاگادار بن ئەوانە ئێستا خەڵک ینی زجی برسیە قوت خۆراک یعنی مادەی ڕۆژانەیە خەڵک نانی دەوێ خەڵک کاری دەوێ خەڵک کارەبای دەوێ خەڵک خەدەماتی دەوێ بەێ ماوەستا ئەوەی پێشتر باسکرا کە خەڵک وەک دەڵێ ئەگە دروست بێ دەوڵەمەندتر بوو لە حیزبەکان لە سەرکردە سیاسیەکان ئێستا ڕەنگە ڕێک پێچەوانە بێ بەوەی کە خەڵک وەک مامۆستا برسیتی و هەندێک حیزبی سیاسی و هەندێک کەسایەتی لەوپەڕی دەوڵەمەندیدان چ دەکەوێتە سەر هاوڵاتیان کە جۆرێک لە حکومڕانی هاتوتە پێش کە ئەوان زەرمەندی یەکەمن ئایا هیچ ئەرکێک لەسەر هاوڵاتیان بۆ کە جێبەجیان نەکردو بۆیە بەو شێوەیە گەیشتنە ئێستا دیارە من لە گەزی کۆتایی وەڵامە دێمە ناوواکەت وابزانم خەڵک و جەماوەەر لە هەموو قۆناغێکدا درێخی نەکردووە کەم تەرخەم نەبووە توانێتی بەش بە عالی خۆ بەشداری بکە لە هەموو پرۆسیەکانی خەبات و تێکۆشان و قوربانیدان و بەڕۆڵەکانی خۆیان تەنان بەزیێد و خاوک و تەنان بۆ نمونەتەوە بێنە پێشساوی خۆت لە ئەنجامی ئەو وەزعی بەسەر کوردستان داهات لە دوای ڕاپەڕینەوە ئەو کەسی کە دەوڵەمەند بوو خاوەن بەرهەم بوو خاوەن پرۆژەی گەورە بوو خاوەن چێلگەی ئیزراعی گەورە بوو بەڵام لە دوای ڕاپەڕین تەماشا دەکەین پاشەکشی کرد بە زمانی بەرەو هەژاری چوو باشە ئەوەی کە دەوڵەمەند بوو
دەوڵەمەندتر بوو ئەوەی کە هەژار بوو هەژارتر بوو لەبەرەوەی شەفافیت نەبوو نەعەدالەتی هەبوو لەبەرەوەی ئەو دەسەڵاتێک کە حکومڕانی گرتە دەست لە یەکەم حکوومەتی هەرێمەوە تاکو بۆ کابینی ئێستاش دەگاتن یعنی ناشەفافیت هەیە نەکرایە بکرێتە حکوومەتێکی ڕەشیقی دامەزراوەی هیچ پەیوەندی بەوە هەیە کە زۆر زار کە لەم یادانە نێزیک دەبینەوە بۆی ئەوانەی کە لە شار بوون لەگەڵ ڕێزمان وەکو ئەزمموی دەوڵەتداری و بەڕێوەبردن و ئیداریاتیان کەم بووە لە کاتێکدا وەکو پاداش بۆ ئەو کەسانی کە خەباتیان کردو لە پێناو گەلی کووردا لە شاغ مابوونەوە بۆ نمونە بەرپرسی فەرمانگەیەکیان درادەست کە ڕەنگە کەسەکە زۆر شارەزای لایانی سەربازی بەڵام لایانی ئیداریات لایانی بەڕێوەبردن ڕەنگە شارەزایی نەبوو بێ ئەوەش بۆتە بارێک بەسەر پەیوەندی بۆ هەیە ئێمە گەیشتین بەو زۆرە ئیدارەدانە لە وڵات بەڵێ پەیوەندی هەیە تۆ وتم فەرمانڕەوایەکەت فەرمانڕەوایەکی دامەزراوەی نەبووە لە ئەساسی دامەزراوەی دروست بێ با بڵێن هەر دامەزراوەیەک بە ئەرچی خۆی هەرسێ بە پێی سیستەم بە پێی قانون وەزارەتێک قانونی خۆی هەبێتن دوای حزب دەست نەچێشێتە ناو وەزارەتەکان ناو دامەزراوەکانی خزمەتگوزاری تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان حزب بە تایبەتی دوو حزبی دەسەڵاتدار بە حزبەکانی دیکەشەوە ینی باڵیان کێشاوەتە ناو بچووکترین شوێنی سادەی ژیانی خەڵک هەر لە خێزانەوە بگرێت تاکو دەگاتە قوتابخانە و بەرنامەی خوێندن تاکو دەگاتە خزمەتگوزاری تەندروستی تاکو دەگاتە مەسەلەی تەعینات و دامەزراندن و خێردیتن لە خێربێری ئەم وڵاتە تەماشا دەکەین لە ئەساسی حزبی دامەزراوە ینی خەڵکێک ئەگەر ئینتیمای بۆ حزبێک نەبێتن ڕەنگە وەزیفەی بەدەست ناکەوێ یان کاری بەدەست ناکەوێ تۆرە سەوزە فرۆشێک ئەگەر حزب پشتیوانی نەکاتن ڕەنگە شوێنێکی نە سەوزەی خۆی لێ بفرۆشێتن جا ئەم نەعەدالەتیە ئەم بڵێن باڵێن و بەشێنە لە ئەساسی سیاسی طبعا کاریگەری خراپی هەیە تۆ نتوانێت دەسەڵاتێک دروستکەی با بڵێن لە ئاستی پێویستەکان بیان بەلایانی کەم بتوانێت تۆ بەراورد بکەیت لەگەر حکوومەتی پێشوو ئێستا خەڵکێکی لە جادە دەنجێک هەڵەسێک کە دەنگێکی زۆر ناڕەوایە زۆر ناخۆشە کە دەڵێن حکوومەتی پێشوو بۆ دامەزراوەتر بووە چێ بەرپرسەلەوە طبعا وەڵا هەمومانی بەرپرسین بەش بە دەرەجەی یەکەم با بڵێن حزبی دەسەڵات دیدە ئەو حزبانەی کە دەسەڵاتیان بەدەستا یعنی ئێستا بۆ نمونە کەسێک کە چەندین ساڵ ینی چەندین خزم و کەسی لە ژێر دەسەڵاتی بۆ نمونە دیکتاتۆرێکی تۆتالیتاری وەک سەدام ڕزا بێتەوە ئێستا نەوەکانی خۆزگە بخوازن بەوەی کە هەر لە ژێر دەسەڵاتی سەدامن هەر خۆت گوتر لە شەقام ڕەنگە دەنگێکی وا مامۆستا تۆ بچووکترین شت بێنە بەرچاوی خۆت بزانە هەر حکوومەتێک ئەگە حکوومەتێکی خزمەتگوزاری بە خەدەماتی بێ بەسیترین سادەترین شت ئەو کارەبایەکە دی بە خەڵکی دابینکە باشە دەتوەرە مێنێتی ئەو خەڵکی لە ئەو کارەبا لە ئینتیفازەوە لە ڕاپەڕین و تا ئەمڕۆکە بەست دەردێک دەڕۆی هەر لە فانوس و خەندی لە پێکردن تا یەک سازەکە بۆ کارەبای با بڵێن دەبی بەڕاستی زۆر ڕێزدەوانە بژیرەکە ئەو مولدانە بەو کەم کورتیانەش لە کۆڵانەکان بەڕێوە دەبن کە توانیتیان شارێک بەڕێوە بن بەڵام دایرێکی کارەبای گەورۆگران کەم ئۆسسەیەکە وەزارەتی گەورەی بە میلیۆنان دۆلاری لە سەرفکرایە تۆ وەرم بەسەر لە نووسین باسم کردووە لە ساڵی 92 تۆ بگرە چ پارەیەک لە کەرتی کارەبا سەرفکراوە لە سکتری کارەبا چی سەرفکراوە بەڵام تا ئێستا کارەبایەکەت کارەبایەکی نەتوانێت بینی کارەبایەکی نیشتیمانی کە بتوانێت ئەوەی کە دەسەڵاتی بەدەستە نەیکرد یان خۆی نەیویست بیکە والله تزانین چۆنە خۆی ئەمە با بڵێن کولتورێکمان لۆ ماوەتەوە لە گەندەڵی و لە دیاردەی دزی و ناشەفافیت زیاتریش دەتوانم بڵێم دووشتە بەشێکی ئەوەیە کە تۆ جەنابیش ئیشارەت پێدا کە هێزی پێشمەرگەی کوردستان هاتە خوارەوە هەڵبەتە تواناتی هەبووە توانە و لێ هاتوو هەبوو لەم ڕێزی ئەم پێشمەرگە بەشێکی زۆریان خەڵکی خاوەن شاهد و بڕوان نەمەبوونەوە کە بوونەتە پێشمەرگە بەڵام ژیان پێش دەکەوێت ژیانی ناوشار پێویستی بە شارەزایی و خیبرەی نوێ هەیە دەتوانم بڵێم سیاسیەکان ئەو نوخبە سیاسی کە هاتنە ناوشار یعنی با بڵێن سەری تەجروبەکەیان بەڕاستی بەرز نەکردەوە دەنانێت بۆ جێگای ئەوەی کە هاتن وەک سمبول خەڵک تەماشای دەکردن بەڵام کاتێک کە دەسەڵاتی کارژێری و ئیداری سیاسییان وەگرت دەتوانم بڵێم ئێستا کە بوونەتە جێ با بڵێن خەڵک ناڕزایی لە بەرامبەریان دەردەبڕی چونکە هەست دەکات نەیانتوانێت بە شێوەشی شەفاف و عەدالەت ئەم داهات و ئەو سەرۆت و سامانەی وڵاتی با بڵێن پشتی هەموو خەڵکیشی لێ بدەن چونکە هەر لەم وڵاتەدا هەر تاجێک لە منداڵێک بگە تاکو دەگاتە پیرێک تا ئێستا لەدایک نەبووە و تاکو دەژمرێ بەشی هەیە پشتی هەیە لە وڵاتە بەڵام کوانێ نە دەرفەتی یەکسان هەیە خەڵک بتوانێت دەست بێنێ نە دەرفەتی یەکسانێت تۆ بتوانانی خدماتی خزمەتگوزاری تەندروستی بەدەست بێنێ وەرە تۆ پارەت نەبی خاوەن داهاتێک نەبی وەرە چارەسەری منداڵەکەت بکە چارەسەری خۆت بکە وەرە تۆ پارەت نەبی بخوێنە خوێندن بۆتە پارە هەموو شت لەم شارە بۆتە پارە باشە خۆ ئەگەر ئەم داهاتە بێت و بە شێوەشی عەدالەت و بە شێوەشی با بڵێن شەفاف دابەش بکرێت نالێم دابەش بکرێ کاری بدێ بۆیش ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام تۆ کە کاری نەدێ دەرفەتی کاری نەدێ
کە کارێک دێتە پێشەوە تۆ لە ئەساسی حزب حزبێنی و تێڕوانینی تونڕەوانەی سیاسی زیاتر کارەکە بەم لایەنە دێ بەم لایەنە نادەی بەم ڕۆڵێ دێ بەم ڕۆڵە نادەی تەبعەنەوە نەعەدالەتی و نایەکسانی دروست دەبینەوە کۆمەڵی چ دەبی بە مروری ڕای زەمان ناڕەزایی دروست دەبی ئەو ناڕەزایی ئەو منگەمەنگە شۆڕش لە منگەمەنگ دروست دەبی ڕاپەڕنی گەوە لەو دەرەنگ خەڵک ترسنۆکە خەڵک ڕناپەڕێ خۆ لە هەفتەی شوبات 9 ملیۆن خەڵک هاتە جادە وانە مەسەن زۆر خەڵک دەیگوت دەی بۆ هەولێر هەرناسی تۆ بڵێ هەولێر ڕق و قینی نەبێ ناڕەزایی تێدا نەبێ بێزار نەبووبێ من پێ دەڵێن بەڵێ لە هەولێر بێزاری گەلە زۆرە بەڵام سروشتی ئەو میلەتە چییە هەر نەک ملت ینی خەڵکی هەولێر بابرێن هەموو خەڵکی وڵاتانی دواکەوتوو ئەو وڵاتانی کە دەستگای تۆقێنەر و دەستگای داپلۆسێنەری لێیە یعنی تەمەشاکە تۆ نییە تەمەشاکە وەرە بزانم دامەزراوەکانی داپلۆسێنەر زیاتر دامەزرەکانی خزمەتگوزاری و پەرۆدە و خوێندن و تەندروستی ئێوەڵ ئەو وڵاتە بچووکە بخۆمان 3 ملیۆنی وەختانێک لەو کوردستانە بە 3 حکوومەت ئەو خەڵکیان دەکە دیکە سیم بە حکوومەتی بەغدا بە حکوومەتی هەولێر بە حکوومەتی سلێمانی نەیانتوانین 3 ملیۆن خەڵکی بەڕێوە بن لە کاتێک تەماشا دەکەی وڵاتێکی وەک ئۆکراین کە 65 ملیۆن کەسە لە سەرچاوە خوێندنەوە دەهاتەکەی 13 میلیارد دلار ساڵانە باش دەگەڕێمە خزمەت مامۆستا شوان خاڵێک کە زۆر جێی تێبینی ئەویش ئەوەیە ئەوانەی کە لە شاغ بەیەکەوە بە یەک دەست کە ڕەنگە تێبینیش ئەو کات هەبوو بێ لە نێوان لایەنە سیاسیەکان و ناکۆچی هەبوو بێ بەڵام وەک ئەوەی کە دەبیندرا یەک ئامانجیان هەبوو دژێ ڕژێمی بەئەس ڕاپەڕین بکەن و بەرگری لەو میلەتە بکەن بەێ باشە بەڵام ئێستا دەبینین پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە جۆرێکە کە کەس خۆزگەی بۆ ناخوازێ ئایا بۆ نەمان نەکرا کە ئەو پەیوەندیە جوانە لە شار بگوێزرێتەوە بۆ پەیوەندی لە نێو شاردا بۆ یەک دەستە خزمەتی میلەتی خۆیان بکەن بەڵێ خۆی ئێمە ئەگەر بێت و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە ئێستادا بەراورد بکەین لەگەڵ پەیوەندی لایەنە سیاسیەکان لەو کاتدا دەتوانین بڵێن ئێستا لە هەندێک ڕۆوە پەیوەندیەکان باشترن لە جاران یاخود لە هەندێک ڕۆوە جاران پەیوەندیەکان لە ئێستادا باشتر بوون بۆ نمونە لە ئێستادا سیراع و ململانەی توند لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە بەڵام سیراع و ململانەکە زیاتر سیاسیە قۆرەقکاریە تەحریم و تەهمیشکردنە ئەویش بە دەرەجە یەک لەلایەن لایەنە دەسەڵاتدارەکان بەرامبەر بە لایەنەکانی تر بە دەرەجەی دووش لە مابەینی دوو لایەنی دەسەڵاتدار لە نێوان خۆیان ئەوانیش سیراع و ململانەیان لە نێواندا زۆرە ئەگەر بێت و بەراوردی بکەین لەگەڵ ڕابردوو کە پرسیارەکەت بە تەحدید ئەوەیە کە ئەو کاتی چۆن بووە ئێستا چۆن بووە مامۆستا محەممەد من پێم وانییە لەو کاتیدا نێوانی لایەنەکان زۆر باش و ساز و تەبابی بە کۆمەڵێک بەڵگەوە بۆ نمونە من وەک خۆم دیراستێکی فراوانم لەسەر شەڕ و شۆڕ و کوژراوەکانی نێوان لایەنەکاندا کردووە قسانەی کە دەیکەم وەک دەڵێ بە ئامار بە داتا بە بەڵگا لە شەستەکان کە شۆڕش هەڵگیرساوە تا دەگاتە هەشتاکان پێش ڕاپەڕین شەڕ و شۆڕ و قۆرەقکاری لە نێوان حزبەکانی دەرێ زۆر بووە دوای ڕاپەڕینیش بەێ بەوەی کە ڕەنگە ئامانجی هەر هەموو حیزبە و لایەنە سیاسیەکان لەو کادەوانی کە بەشدار بوون لە پێش ڕاپەڕین بێگومان ئامانجیان ڕزگارکردنی کوردستان و سەربەخۆیی و ئەو دروشمانی کە پێشتر هەبوون با من پرسیارەکە بە شێوە بکەم ئایا ئەو دروشمانەی کە پێشتر هەبوون بۆ جێبەجێ نەکرا لە ئەرز واقعدا خۆی بە تاکید لایەنەکان برین بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان مەسئولیەتەکە دەکەوتە سەرشانی ئەوان لی مەسئولن کە ئەو دروشمانە بۆ جێبەجێ نەکراوە فعلەن دروشم و ئامانجەکانی ئەو کات بریتی بووینە لە ڕزگارکردنی کوردستان سەربەخۆی کوردستان یعنی خۆشگوزەرانکردنی کوردستان و پێکەوە ژیان و دابینکردنی مافەکان تەنانەت هەندێک لە حزبەکان ینی ئەو سابانگەشەیە ئەویان دەکرد ئەگەر بگەینە قۆناغی ڕزگاری کوردستان ئەوە ینی هەموو پرۆژەیەکی بڵێن خەدەمی خزمەتگوزاری بەرپا دەکەین
تەنانەت قەولێک باوە کە دەگوترا کارەبای بۆ هەموو دێهاتە نائی و دوورەکان ڕادەچێشین، تەنانەت شوانەکان بە سیارەیە بە هەلیکۆپتەرە دەبینە بەر مێگەل و جوتیارەکان بە هەمان شێوە مافیان مەسەلەن برێن دابین دەکەین. بەڵام ئێستا تەماشە دەکەین زۆرێک لەو دروشمانە بە دەستە پاچەی و بە معەتەلی ماونەتەوە بۆ لەبەر ئەو شێوە ئیداریە خراپەی کە من و ئەی بەڕێزم کاکسڵا باسی دەکەین ئەویش لە چیەوە سەرچاوە دەگری بەڕاستی لە تێگەیشتنی دەسەڵاتداران لە عەقلیەتیان لە ممارەسە و لە تەعامولیان لە تێگەیشتنیان بۆ مەسەلەی مەسئولیەت. زۆر خەڵک وا تێدەگا کە مەسئولیەت تەکلیفە تەشریف نییە، مەسئولیەت خزمەتکردنی خەڵکە، بەڵام دیارە ئەوان وا تێناگەن کە مەسئولیەت یعنی تەکلیفە یا خزمەتکردنی خەڵکە. ئەوان دیارە وا تێدەگەن کە دەبێ ئەوان تەبەقەیەکی خانەوادەی باڵا بن، خەڵک خزمەتکاری ئەوان بی، خەدەم و حەشەمی ئەوان بی، بێن مەسەن بیکەنە ڕایەڵە و پردێک بەسەریدا بڕۆن و هەروەها ئیستیغلالی سەلبی بکەن کە ئەوە خراپە. بەڵام مەسئول دەبێ وا تێبگا کە مەسئولیەت ئەمانەتێکە لە بەرامبەری ئەو نوێنەری گەلە و گەل بۆی هەیە دای بنێ وەلایدا وەلەی بپرسێتەوە و هەتا لە مەسئولیەتە ئەو پەڕی خزمەتی خەڵک بکە هەر کاتە کە خەڵک پێ ڕازی نەبوو تەداولی سولتەی سەلمی بکە. بەڵام ئەمە دەبینین لێرە یعنی نەبڕوان بە تەداولی سولتەیە، نەبڕوان بە ئینفتاح و کرانەوەیە، بە دابینکردنی مافەکانە، بەڵکو هەموو جونگەکان قۆرغ دەکەن، تەنانەت ینی لە نێو حزبێکیش غەدر لە یەکتر دەکەن، نەک حزبێک چی دەسەڵاتدار غەدر لە میلەتکە. ئیتر ئەو دروشمانەی دەگوترێ مافی مرۆڤ و هاوڵاتی بوون و دادگەری و ئازادی و یاسا سالاری و یاسا سەلوەری و ینی وڵات پارێزی و ئەوانە بەڕاستی وەکو پێویست جێبەجێ ناکرێن، کاڵبوونەتەوە یاخود بە مانایەکی تر لەگەڵ خەڵکیانە لەگەڵ خۆیانە کە باسی یاسا سالاری دەکەن، یاسا بەسەر هەژار و نەدار و فەقیردا جێبەجێ بکەن، بەڵام ینی دەور و بەری خۆیان هەر جەریمەیەک هەر تاوانێک بکە ینی ئاساییە. لە ڕووی ژیان و ئابووریەوە تەماشە دەکەین خەڵکێک لە برسان دێتە سەر جادە و دەنگ بەرز دەکات و داوای مافی خۆی دەکات، ئەوشی لێ قبول ناکەم. ینی ئەو مافەی کە هەر شێتی پێی نادەن. ینی خۆ لە کوردستان خەڵکێک هەبووە هێندە شۆڕشی کردو، هێندە تەدعیەی داوە، تەنانەت ینی ئافرەتەکانیان زۆر خزمەت گوزار و ماندوو بووین، خزمەتی هێزی پێشمەرگەیان کردووە و وڵاخەکانیان بەشداری شۆڕش و خەباتیان کردووە، ینی ئازوقە و چەچیان بردوتە سەر چێوەکان و سەرچایەکان. ینی تەماشە دەکەی ئێستا ئەو منتیقانەی لەوانەیە قیادەی ئەوان لێبی بەڵام مەحرومترین شوێن بی. ینی ئەوە بەڕاستی جێگای داچوونەوێ بخۆیاندا. بۆیەش یعنی ناسنە ناو ناخی خەڵک بەدڵ ئەوانیان خۆش ناوێ ئەگەر لەگەڵیشیان بی جاری وایە تەنانەت دەنجیشیان بۆ بدا بە تۆبزیە، بە جەبریە، لە ترسانە، لە برسانە، لە بەرژەوەندیە. ئەگەر نابڕوا بکە ئێستا ئینتیخاباتێکی نەزیهی ئازادی بێترس یعنی بکرێ لەلایەن UN-ەوە بۆ نمونە ئەنجام بدرێ، من قەناعەتم وایە بەڕاستی دەنگێکی زۆر کەم دێنە. بەخۆی دوسێ زۆر ینی زیانی لەو ئەزمونەی ئێمەدایان لەو ئێمەدایە مەسەن یەکەم عەقلیەتی سیاسی کوردی بەخەڕاستی عەقلیەتی سیاسی عەقلیەتێکی دواکەوتووە، عەقلیەتێکە وای خۆی پیشان دەکە زۆر مەدەنیە کە زۆر پێشکەوتووە، ینی خۆی مقارنە دەکات لەگەڵ عەقلیەتە پێشکەوتوەکانی وڵاتانی پێشکەوتوو، بەڵام عەقلیەتێکە لەسەر پاوانخوازی، لەسەر تۆڵەکردنەوە، ینی لەسەر زەبر و زەنگ دەوێت خۆی بناسیێنی، هەرچەندە خۆی دەوێت بە مەدەنی و شارەسانی پیشاندا، بەڵام وانە لە نەتیجەکە وانە ئەو باوەشتەوەکەم بۆ دووش تاچی کوردی تاکێکی هەن مرێنرایە، تاکێکی هەن لاوە دەستەمەوەکرا بە دژایی مێژوو دەسەڵاتی کوردی جارش کە دەوێت تاکەی کوردە بمری دەستەمەوەتری بکاتن بخاتە بنباڵی خۆی بە هەندێک مەزاهیر و دیاردەش خۆیان خەریک کردیە شتە ئەساسیەکانی لەبێت خەرک بردوتەوە. هەندە دیاردەی کۆمەڵاتی هێدی هێنە پێشەوە، وازان کێشەی کۆمەلگا هەموو لەوەیە، کێشەی کۆمەلگا لە بێکاریە، کێشەی کۆمەلگا لەوەی کە خزمەت گوزارێکی باشت نییە، کێشەی کۆمەلگا لەوەی کە جێرخانی ئابروویت تەفر و تۆ نابووە، گەندەڵی هەیە، نەعەدالەتی هەیە. ئەوەندە ینی زەخمە یاخود گەورەیە کە نەتوانێت بەو دەسەڵاتە جێبەجێ بکرێ ئەوانی کە باسی دەکەین، ینی خزمەت گوزاری، عەدالەتی کۆمەڵایەتی، یعنی ناممکینە ئەو شتانە جێبەجێ بکرێت. ئەگەر حکومەتێکی فەرمانڕەوایەکی ڕەشیقت هەبێتن لە ئەساسی دامەزراوی و بە سیستەم کار بکاتن و ئینسانی مناسب گونجاو لەجێ گونجاو دابنێن و لێپرسینەوە هەبێتن،
شەفافێت هەبێ لە خەرجکردنی داهاتی وڵات چاودێری هەبێتن واروها قیادی ڕێک هەبێ يعني قیادی ئەعمال بە تۆ مۆزەفێک عندەکەی يعني سەرکردەیەک لە دایرەکدا دەنێ ئەو سەرکردەیە لەسەر ئەساسی حزبی و لەسەر ئەساسی محسوبیت داینێنێ لەسەر ئەساسی کەفاعەت و لێهاتوو دایبنێ بەڵام تەماشا دەکەی ئەو شتانە غایبن باشە تۆ خەڵکی نەشارەزا بێنی من ناڵێم لە شوێنە نەشارەزایە بەڵام لە هەندێک شوێن و دیاردێ بە زەقی دیارە تۆ ئەم خەڵکە چۆن دەتوانێت بێ خزمەتگوزاری پێشکەشی خەڵک بکاتن کە پێشکەشی دەکا بە شێوەیەکی کەم و کورتی دار پێشکەشی دەکا ماوسسڵە لە پێشتودا بێگومان بەر لە ڕاپەڕین دوو خەباتمانە بۆی خەباتی کە چەکداری بوو هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ناوچە شاخەویەکان ینی خەریکی ئەو خەباتی چەکدارێ بێگومان خەباتی مەدەنیش لە شانە نووسوەکان لەو ڕێخستانی کە لە نێو شار هەبوون شان بەشانی خەباتی چەکداری ڕێڕەویان دەکرد بەڵام لە ئێستادا هەز دەکەین هەم خەباتی چەکدارێکە کە چارەسەر نیە لە ئێستادا بەڵام خەباتی مەدەنیەکەش بە جۆرێک لە جۆرەکان ینی لە پاشەکشەدایە بۆ نەتواندرا بێگومان لە مێژوودا چەندین جار خۆپشاندان لە نێو هەولێر لە سلێمانی لە شارەکان دژی ڕژێمێکی داپلۆسێنەری بەهێز ئەنجام درا کە ئەوش خەباتی مەدەنی بوو بۆ لە ئێستادا ئەو خەباتە بە جۆرێک لە جۆرەکان لە پاشەکشەدایە تۆ تا ئێستا نەتوانیوە یاسایەک بۆ ئەو خەباتە دابڕێت کە یاسای خۆپشاندانە چەند هەورمان بۆدا لە ڕێی کۆمەڵی مەدەنی و لە ڕێی خۆپشاندانەکان و لە ڕێی سەردانی پەرلەمانوەنی لە ڕێی میدیا و حتا تەنانەت لە ڕێی باڵێن گفتوگوی نێوان حزبە سیاسیەکانی ینی یاسای خۆپشاندان ئاخیری هەر بەکەم کورتی مایەوە تۆ کە یاسایەکرد نەبێ کاری مەدەنی ڕێک بخا چۆن دەتوانێت بەرەو بە خەباتی مەدەنی بدەیت ینی چۆن تەنی خەباتی مەدەنی تەشەنە پێ بکەیت بۆی خەڵک بێت لەو ئاستە بێتن داوای مافەکانی خۆی بکە خۆ بچووکترین مافکە تۆ ئێستا کە مافی خزمەتگوزاریە بچی ڕەنگە ڕێ نەدەن تۆ گرتبوونەوەک بکەی یان کۆبوونەوەک بکەی یان یادداشتنامەکە بە شێوەیەکی زۆر ئوسولی بە جێگای خۆی بگاتن بۆیە لە هەموو شتێکی گرنگتر پێویستە یاسا بە یاساڕێک بخرێ ئەو زۆرە کار و چاڵاکیانە دووەم دەستوورەکە بێ بۆ وڵاتە ئەم دەستورە هەموو ماف و ئەرچی تاک و وهروە ئەرچی دەسەڵات و هەموو ئایندی ئەم کۆمەڵگایە و ئامانجەکانی ئەو دەوڵەتی تێدا دیاری بکرێتەوە یعنی دەتوانانی ئێستا بڵێن بۆیە زۆربەی ئامانجەکانمان یان ئامانجە هەرە گرنگەکانی ڕاپەڕی ناتونەتە دی ئەویش ئەوەیە کە ڕێزبەندیمان بۆ شتە گرنگەکان بۆ شتە هەرە چارە نووسازەکان بۆ پایەکانی دەوڵەت بوون دەستمان لەوەوە دەست نەکرد بۆیە ئێستا لە بارودۆخیش ئاوادای وەڵا شتەکانە ڕاستە بە پسر پسر کرایە بەڵام خۆ بڵین هەر هیچیش نەکرای ئەوەش نابی شت کراوە بەڵام شتەکان ئەساسیشی لە ڕیزبەندی لە کامەی گرنگترە پایەکانی دەوڵەت چین یعنی چۆن مؤسساتی جێبەجێ دەکرێت لەوە دەستمان پێ نەکرد دەزانین چۆن مامۆستا تۆ لە بیدایەتەوە بە شەریعەتی سیاسی بابڕێن هاتیە شەریعەتی شۆڕژگیری بابڕێن کە هاتی دەسەڵات کە بەرەی کوردستانی بوو هەتا ئێستا کە دەسەڵاتەکەت بوونی ئەوەی لێدێ هەتا ئێستا کە بابڕێن دوو حیزبی دەسەڵاتدار لەسەر بچووکترین شت بابڕێن ناکۆچیانە هەڵبژاردن دەکرێت هەڵبژاردنەکە بە شێوەشی مەدەنی بەڕێوە ناچێ تەجویدی تێدا دەکرێت تۆقااندنی تێدایە ماواتن ینی هاوڵاتی ناتوانێت بچێت بە ئازادی خۆی دەنگ بدا کە دەنگ دەدا دەنگەکەی دەدەزرێ کە هەڵبژاردنەکە تەواو دەبێت با بڵێن کاندیدەکان ناتوانن دەرفەتی یەکسان بتوانن ڕکلام بۆ خۆیان بکەن کە کۆتاییشی دێتن دوای دیسان دەستکاری دەنگەکان دەکرێت ینی ئەوانە هەمووی کەم و کورتینە دروست بووینە باشە من کاتم زۆر کەمماوە دەرفەت دەرخسێنم بۆ هەر دووبە ڕێزان بەوەی کە چی بکەین لە ئێستادا هەم لایەنی سیاسیەکان ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان بەوە ناسراون کە بەرگری لە مافی هاوڵاتیان دەکەن و هەمیش هاوڵاتیان چیان لە سەرشانە بۆ ئەوەی بتوانین ئامانجەکانی کە ڕاپەڕینی بۆ ئەنجام درا ئەوانەی کە ئامانجەکانی نهاتوونەتی جێبەجێ بکرێن وڵایمە طبعاً دەبێ مەسئولیەتەکە بە مطلقی بخەینە سەرشانی دەسەڵات وەڕوو لە دەسەڵات بکەین بڵین دەسەڵات کۆمەڵێک ئەرچی دەکەوێتە سەرشانی دوای ئەوەی کە خەڵک شۆڕشی کردووە ڕاپەڕینی کردووە خوێنی ڕێشتووە ئەویش ئەوەیە کە پێویستە حکومڕانێکی ڕەشید لە هەرێمی کوردستان هەبی بۆ ئەوەی بتوانی بە باشترین شێوە حکومداری خەڵکی هەرێمی کوردستان بکە و خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکە و دادگەری بەرپا بکە شەفافەت بەرپا بکە ئازادی بەرپا بکە ئاسایش بەرپا بکە یعنی خوێندن هەبی زانست هەبی بەرەو پێشەوە چوون هەبی
یعنی داهێنان و ئافراندن هەبێ ئەوەش بەچێ دەکرێت بە دەسەڵات پێم وایە ئەوەی دەکەوێتە سەر هاوڵاتی بوون هاوڵاتی ئەوەیە کە هاوڵاتیەکی چاکبی باشبی و ئەمنیەتی خاکوڵاتی خۆی بپارێزی ئەوەی دەکەوێتە سەرشانی لە ڕووی یاساوە جێبەجێ بکە کە پێم وایە زۆر کەمتر ڕوو لە هاوڵاتی دەکە هەندێک کەم و کوڕی هەیە ئەگەر هی هاوڵاتیش بی ئەویش دەکەوێتەوە سەرشانی حکوومەت کە حکوومەت ینی بەڕێکی یاسا دەرناکە یا بەڕێکی یاسا تەطبیق ناکە یا بەڕێکی ئیدارەی خەڵک نادا و بژێوی خەڵک دابین ناکە لە ئەنجامی وی جاری وایە لەوانەیە خەڵک پەنا بباتە بەردەزی بەڕێگری بەرکەم و کوڕی ئەگەر نا ئەگەر حکوم ڕانێکی مەسەڵەن بڵێن دادگەر هەبێ بەڕاستی ئەو کاتە بە دادگەری بە یەکسانی مامەڵی یاسایی لەگەڵ هەموو وڵاتیان دەکات و ڕێشیان لێ دەگری و تێر و تەجیشیان دەکات. تا چەند ساڵی کە هەر دەبێ لە ساڵیادی ڕاپەڕین باسی ئەو بکەین کە ئامانجەکان نهاتنە دی و باز بکەین کە چۆن دێتەدی؟ وەڵام خۆی مامۆستا محەممەد ڕاپەڕین لە بەرەوەی ڕووداوەکی گەورەی مێژووی مەزنە زۆر تەبیعیە کە باسی لێەوە بکرێ و بە سەروەری لە قەڵەم بدرێ و شانازی پێوە بکرێ بەس دەشکرێ پەنجەش بخرێتە سەر برین و سەرزامەکان ئێمەش لەگەڵەوەیدان ناکرێ ینی دەریایەک خوێندراوە شۆڕش کراوە ڕاپەڕین کراوە نەتیجەکەشی بریتە لە حکوومەتێکی خۆماڵی بەڵام ئەم حکوومەتە خۆماڵیە تەنانەت بڕوای بەدەستا و دەستکردنی دەسەڵاتیش نەبی لە ئەنجامی پرۆسەکانی هەڵبژاردن یعنی بۆ یعنی دەستگرتن بە هەوساری حکوومەوە یعنی بێ تەزویر بکە ینی کەواتەوە بڕوای بە ئەوە نیە پەنا بباتە بەر تەزویر و فڕوفێڵ و هەڕەشە و فشار و ئەوانە زۆر تەبیعیە ئەگەرەوان باسی ئازادی گەرایی و دیموکراتیت گەرایی دەکەن دەبێ بڕواشان بە تەداوی لە سولتەی سەلمی هەبێتن. مامۆستا سلاح وەک هەمان پرسیاریش چۆن بکرێ ئامانجەکان بهێنرێتی هەم لایەنی دەسەڵات هەمیش ئەوەی کە بکەوێتە سەر هاوڵاتیان بەگشتی؟ ئەمڕۆ پێمان خۆش بیان ناخۆش بێ پێشوەچوونێکی باش ڕوویدایە ئەنی ئێستا کە 24 ساڵی ڕاپەڕینە لە چاو ساڵی نۆتیەکۆ زۆر شت بەرەو پێشچووە لە هەموو ڕوویەکەوەیانی هەتا لە ئاستی وشیاری خەڵکو و لە ئاستی تا تەرشقکردنی حکوومەتەکەش لەگە هەم کەم و کورتی و نگەتیڤەکانی بەڵام شتی باششەیە شتێکی زۆر گرنگە کە ئێستا کە لە سەروبەندی پێکهێنانی کابینەی و حکوومەتی نوێنە کە بەداخۆ 4 مانگ دەچێت وەرزێک دەچێت نەیانتوانێت حکوومەتەکە پێک بێنن دەبێت ڕاستیەکی هەموو پێی بزانن ئەوش ئەوەیە ئەو وڵاتە وڵاتی هەمووانە کەسێک ناتوانێت هەتا قۆڕق بکات دەسەڵات ئەوە نمونە زۆرە ئەو وڵاتانە بێنە کە دەسەڵاتیان قۆڕق کرد لە کۆتاییدا چیان بەسەردێ شتی گرنگە لامان ئایا ئەمە بە شێوێکی ئاشتی و ئارامیانە هێمنانە شارستانانە وەزعەکە بەرەو پێش بین یان بە شێوازێکی توندوتیژی هەموو وڵاتانەی کە تەمەشا دەکەین بە وڵاتی شێوازی توندوتیژ بەرەوە چوونەیان کێشەکانی خۆیان چارەسەر کردیا وڵاتەکەیان کردە کاولگە و بەرەو داڕمانیان بردیا بە شێوازێک وڵاتی دواتر دانتانی چاچی بکەیتەوە ئێمە لە کوردستان دەرفەتێکی باشمان لە پێشە با هەمومان ئەو ڕێگا شارستانی مەدەنی هەڵبژێرین کە وڵاتی پێش دەکەوی ئەوەش دەبێ بەڕاستی ئازادیەکان فراوان بکەن تاک زیاتر بەشداری پێ بگرێ مافەکانی پێ بدرێ هەموو بگەین ئەو قەناعەتە کە وڵاتی هەمووانە ئەو داهاتە هەموو خەڵکە هەموو خەڵکێک پێویست لە ژێرچای ئەم داهاتە بەحسێتەوە لایەنێکی سیاسی هەرچەندە بە هێز بێ خۆ هیچ حزبێکی سیاسی هیچ دەسەڵاتی ئەندێکی سۆڤێت بەهێز نابێ کە لە خلال شەو ڕۆژێکدا وەک هێش و هەلوەری بۆیە پێویستە ئەو تەباییە کە ئێستا هەیە یەک ریزێک کە هیوادارین دروست بێتن هەموو لایەک بتوانن حکوومەتێکی شەفاف خزمەتگوزار ئایندەی خەڵکو و بەرژەوەندی وڵات لە سەروی هەموو بەرژەوەندیەکانی تر دابنێ. زۆر سوپاس بە هەردوو بەڕێزان مامۆستا شوارابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و مامۆستا سلاح مەزن ئەندامی جێباتی گشتی بزنەوەی گەڕان سوپاس کە میوانی سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ خۆشەویستان تا بەنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتانە.